ناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەی ئەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە پرسی یەکلاکردنەوەی دەستەی سۆرۆکاتی پەرلەمانی عێراق دەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لە بەغدادەوە لەگەڵمانە. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. کۆمەڵی ئیسلامی کوردستان هێزێکی سیاسی ڕازگۆی خاوەندید و استراتیژێکی نیشتیمانی و خاوەن ڕۆحیەتێکی تەحەدی گەورە کە هەر هەنگاو و هەڵوێست و کارێک لە پێناوی خوا و بەرژەوەندی خەڵکی کوردستاندا بێ ئەنجامی دەدا ئەگەر بە زیانی بەرژەوەندی ڕێکخراوەیەکانی خۆشی تەواو بێ. ئەم هێزە سیاسیە هیمەت بەرزی و هەڵوێز ڕوونی لە ئاسێکی هێندە بەرزدایە پابەندبوونی بە بەڵێنەکانی و قوربانیدان لە پێناو خەڵکەکەیدا بە شانازی و سەرکەوتن وەسف دەکا بۆ هێزێکی سیاسی کە لە ژینگەیەکی پڕساختەکاری خەباتی مەدەنی دەکا لەگەڵ کۆمەڵێک هێزی خاوەن ڕەگ و ڕیشەی داکتراوی گەندەڵی و لەشکری چەکدار و میلیشیا و دەستگای ئەمنی حیزبی کێبڕکێ دەکا. سەرکێشێکی گەورەیە کە بەو پەڕی خۆڕاگری و باوەڕ بەخۆبوونەوە ڕووبەڕووی ئەو واقیعە دەبێتەوە. ئێوە بیرتانە لە پێش هەڵبژاردنە پەرلەمانیەکەی عێراقی 12 ئایاری ڕابردوو کە کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک بەڵێن بە خەڵکی دەوت دڵنیابن هەرگیز سازش لەسەر مافەکانتان ناکەین، بێخەم بن ناچینە بەرەی گەندەڵی پیسخۆریەوە، یان مافەکانتان دەسێنین یان ژیانی ئێمەش لەگەڵ ژیانی ئێوە و لەناو ئێوە دەبێ. ئەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان و نوێنەرەکانێتی کە لەگەڵ خوا و خەڵکی خوا ڕازگۆن و ڕاستیان کرد. بینیتان چۆن هیچ شتێک ناتوانێت بێتە بربەست و لەمپەر لە بەردەم ئەم هێزە سیاسیە بۆ کۆتایی هێنان بە قۆرەخکاری و هەژمونی 27 ساڵ دزی و دابەشکاری و پیسخۆری و درۆی کوردایەتی لە بەغدا. کۆمەڵی ئیسلامی کوردستان پشت ئەستور بە هەڵوێست و استراتیژ و دیدە ڕۆشنەکەی بەرچاوڕوون لە هەنگاوەکانی و لەژێر بڕیاری دروستی سەرکردایەتیکی دووربیندا چاونەترسانە هەوڵەدا لەسەر ئەرزی واقیع ڕاوەی دەستا و دەستی دەسەڵات و گێڕانەوەی مانە و شکۆ بۆ پرۆسەی سیاسی بۆ ئەو هێزانە بکە کە سیاسەتیان کردوتە بازرگانی و پۆست و کورسیان تەنها بۆ پەیداکردنی پارە و تێرکردنی بەرژەوەندی ئابووری و حیزبیەکانی خۆیان و سەرکردە و بنەماڵە سیاسیەکانی خۆیان. ئەم هێزە ئیسلامیەت تەنها بە دوو نوێنەرەوە لە پەرلەمانی عێراق چۆتە ناو کێبڕکێ بە دەزێنانی مافێکی خەڵکی کوردستانەوە کە جگە لە ململانێ حیزبی و مەزهەبی و قەومیەکانی ناوخۆوە هەژموونی وڵاتانی نێودەوڵەتی و ئیقلیمیش ڕۆڵی گەورەیان تێیدا هەیە. بەڵام ئەو کاتەی ئیرادەی ڕاستەقینە بوونی دەبێ ئیتر کەمی و زۆری ژمارەی کورسی و نوێنەر پێگەیەکی ئەوتۆیان نامێنێ. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە کاندیدکردنی ئەحمەدی حاجی ڕەشید بۆ وەرگرتنی پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق و بەردەوامیدان بەو کێبڕکێ و ڕەتکردنەوەی هەر جۆرە فشارێکی ناوخۆیی و ئیقلیمی لە دەرەوەی ڕێکەوتنە حیزبیەکان و بەدەر لە مامەڵە ژێربەژێرەکان گەورەترین هەڵوێست و هەنگاوی کردەیینە کە دەبێت لە ئاستی شەقامی کوردستانی و ڕای گشتی ناوخۆییدا ئەم ڕۆحی تەحەدیاتە بە گرنگ و گەورە و پڕبایەخ تەماشا بکرێت و هانی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش بدرێ کە بەردەوام بێ لەسەر ئەو ململانەیەی لەگەڵ بەرەی گەندەڵی کە هەموو شتێک بە مڵک و بەردەستی خۆی دەزانێ. ئەگەرچی لە دوو ڕۆژی ڕابردوودا فشارەکان لەسەر کۆمەڵی ئیسلامی کوردستان و پەرلەمانتارەکانی لە بەغدا بەتایبەتیش خودی ئەحمەدی حاجی ڕەشید ئێجگار زۆر و گەورە بوون بۆ پاشەکشەکردن لە خۆکاندیدکردنی بۆ جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران. بەڵام ئەم هێزە دوا بڕیاری ئەوە بوو کە با پرۆسەی سیاسی و ئەوەی پێی دەوترێت دیموکراسی ڕاستەقینە ڕێڕەوی خۆی وەربگرێت و ئەو مافە بدرێ بە نوێنەرانی خەڵک بۆ یەکلاییکردنەوەی و حیزبەکان دەزوەر نەدەنە کاروباری پەرلەمان و نوێنەرایەتی خەڵک نەک کۆمەڵ لە ژێر فشار و مامەڵی ژێربەژێردا گۆڕەپانەکە بۆ ئەوانی دی چۆڵ بکە. چونکە کۆمەڵی ئیسلامی کوردستان مەیدانی نوێنەرایەتی ڕاستەقینە و شەڕی مافەکانی خەڵک و گۆڕەپانی سیاسی بۆ کەس و لە پێناو هیچ شتێکدا چۆڵ ناکە. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. مامۆستا ئەحمەد زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بەڕێزتان کە خۆتان کاندید کرد بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق، ئامانتان چی بوو لەم خۆ کاندیدکردنەتان؟ دەتانەویست چ پەیامێک بگەێنن؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان لێرەوە سوپاس و ڕێزم بۆ تەواوی خەڵکی کوردستان و ئەوانەی لە دەرەوەی کوردستان گوێمان لێگرن. دەمەوێت سوپاسی خەڵکی کوردستان بکەم، سوپاسی ئەو نوێنەرە دڵسەزانەی کورد بکەم کە لە پەرلەمانی اتحادی لە ماوەی ئەم چەند ڕۆژە پشتگیریەکی تەواویان لە ئێمە کردووە و بەیەکەوە بە یەک هەڵوێست و بە یەک حرەکەتی منەظەم توانیمان پرۆسەیەکی سەرکەوتوو بگەڕین کە دژ بۆ قۆرەتکاریە.
سپاسی پەرلەمانتاری فراکسیۆنەکانەکەم چ پەرلەمانتارانی کورد بێ لە فراکسیۆنە جیاوازەکان کە ناتوانم ناویان بێنم لەبەرە حساسیەتی سیاسی و چ پەرلەمانتارانی شیعە و سوننە بێ بەڕاستی ئەمە ئەو قۆناغەیە بوو کە عێراق پێویستی بوو. عێراق پێویستی بە قۆناغێکی ئالەم جۆرە بوو کەوا شیعە و سوننە و کورد و کوردیش بە جیاوازی فراکسیۆنەکانیانەوە پرۆسەیەکی سیاسی نموزەجی پێشکەشکەن. فەزلی گەورە بۆ خوایە کە لە سەرمان بوو لە ماوەی ئەم چەند ڕۆژە کە توانیمان قیادەی ئەو قەزیەیە بکەین بە پشتیوانی ئەو برابەڕێزانەی کە لەگەڵمان بوون بۆیە جێگەی خۆیەتی سپاسی یەک بە یەکی ئەو پەرلەمانتارانە بکەم کە دەنگیان پێداین کە پشتگیریان کردین کە بە تەلەفۆن دەستخۆشییان لێ کردوین بۆ سپاسی جەماوەر و خەڵکی کوردستان بکەین کە ڕۆژانە بە دەیان و سەدان تەلەفۆنمان بۆ کرێ بۆ دەستخۆشی و پشتگیری و دوعای خێرکردن بۆ کۆمەڵی ئیسلامی بۆ ئەو پرۆسە سیاسیەکە هەیە. لە ڕاستیا بەشداربوونی من لە پرۆسەیەکی ئاوەها سیاسیە بە ضرورەتێکی حتمی بزانیوە و کە لە زووە من قەناعەتم بەوە هەیە عێراق پێویستی بەوە هەیە ئەو دۆخەی کە هەیەی کە چەق بەستووە لە نێوان کۆمەڵە حیزبی قۆڕەخکار کە سیاسەتی عێراقیان بە شێوەیەکی وا داڕێژراوە کە تەنها بەشکردنی کێکە لە نێوانیانە ئێمە بە دوو نوێنەرەوە کە ئیمکاناتی ئەو تۆمان نییە کە بتوانین حتا پارێزگاری لە خۆمان بکەین لە ناو ئەو پرۆسە جەنگەڵستانەی کە هەیە توانیمان تەحەدای گەورەترین ئەیتیلافی نێو هێزە عێراقیەکان بکەین توانیمان تەحەدای گەورەترین هێزی کوردستانی بکەین بەوەی کاندید بین لە بەرامبەریانە و بتوانین پرۆسەکان پێ بوەسین و ئەگەر ئەو ئیتیفاقە سیاسیە ژێربەژێرانە نەبووە کە دواتر ئەسمە سەرباسەکە کە چی کراوە تاوەکو بتوانن ڕێ لە ئێمە بگرن بەڵام نەیانتوانی 2000 پرۆسەکە ڕێژکای خۆی وەرگرت و بوو بە نەواتێک ئەمە لەسەر دەستی ئەو نوێنەرانە بووە کە لە پەرلەمانی کوردستان لەگەڵ هەڵوێستەکان ئێمە بوون نەواتێکی ئۆپۆزیسیۆنی تازە لە عێراقا کە دروست بوو بێ ئەمەیە کە ئێمە لە ماوەی ئەم چەند ڕۆژە دەستمان پێکرد. بەڵێ ینی مامۆستایەوە مەبەستانەوە بوو ئەو قۆڕخکاری و دابشکاری کە لەناوان هێزە سیاسیەکان هەیە لە 15 ساڵی ڕابردوو بۆ پۆستەکانی کورد لە بەغداویستان ئەم نەریتە تێک بشکێنن؟ بە دڵنیاییوە من ئەسڵی قەزیەکە چکەم لە کاتی ئەم سوێن خواردنی پەرلەمان بۆ یەکەم کۆبوونەوە لە ڕاستیان لێرە نەبووم بە سەفەرێک چوومە دەرەوەی وڵات لە وڵاتە یەکگرتووەکان بووم بە سەفەرێکی کۆمەڵایەتی سیاسی لەوێەوە پەیوەندیم هەبوو بە برایان بەڕێزان ماوەسا سەلیم شوشکەی و ماوەسا زانا متابعەمە کردکەوە بیستم هیچ کاندیدێک نییە بۆ ئەو پۆستە بۆ ئەو کێبەرکێ بە ضرورم زانی کە ئەگەر هێزە ناڕازیەکان و چوار هێزە کاندید پێشکەش دەکەن ئەوە من ئامادەم ئەو بڕۆمە ببمە سەرڕمی ئەو سراعە دوای ئەوەی زانیم هیچ ئیتیفاقێک نییە و هیچ هێزێک لەو هێزانە کاندیدی نییە لە ڕاستیا من نەمەزانی برای بەڕێزم دکتۆر سەنا کاندیدا هەر لەوێەوە بڕیاریەوەمدا کە کاندید بم و دوای ئەوەی گفتوگۆیەکیشمان کرد لەگەڵ برای بەڕێزم کاک دڵشاد مەجید لە ڕێگەی فەیسبووکەوە باسی کرد ئێوە چیتان بەدەستۆی وتم ئێمە حیزبین و پێویستە هەڵوێستمان هەبێ وتی خەڵک چاوەڕێی هەڵوێستانە وتم بەڕاستی هەڵوێستمانە بێ و دڵنیا بەلەوەی هەڵوێستمانە بێ وەگەر چوار حیزبەکە ڕازی بن منە بمە سەرڕم بۆیە ئەوە بوو بە بیدایەتی قەزیەکە و لە مەکتەب سیاسی تەڵحی بابەتەکەمان کرد برانی مەکتەب سیاسی بە دەستخۆشیەوە وەکو مەبدەئیان لە سەرەتایی کۆمەڵێک برا وتیان دەست بەکار بە بەڵام بە ئالیەتێک کەوا بزانین چۆن ئەگەینە نەتیجە دوایەوەی لە ڕێگەی جەنابی ئەمیرەوە پرسەکە یەکلایی کرایەوە جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتی پرۆسەیەکی پیرۆزە بە تەواوی معنا پشتگیری لێ دەکەین بڕۆ ئەو پرۆسە سیاسیە و کۆمەڵی ئیسلامی لە خوای گەورەت لە پشتە بێ ئینشاڵڵا بۆ پاشان وەکو هێزی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە پشتە بۆیە منیش چوومە ناو پرۆسەکە و بوویە شکاندنی تەلسمی حیزبی قۆڕخکار لێرەوە مەوێوەیان پێ بڵێم ئەوە بیدایەتێکە نهایەتەکەی لەوە قورسترە بێ و دڵنیایانەکەمەوە کە ئەو سراعات تەنها ئەحمەد حاج ڕەشید نابێ و تەنها ئەو بەڕێزا ئەو پەرلەمانتارە بەڕێزانەی کە لەگەڵمان بوون تەنها ئەوانە نابێ کە هەر لە یەکەم قۆناغدا نەوەی نوێ ئەعلانیەوەیان کرد کە بەڵێ ئێمە دەنگی خۆمانە خەینە پاڵ دەنگی ئەحمەدی حاجی ڕەشید و تاکە حیزب بوون بە ڕاشکاوی ئەو بابەتیان ئیعلان کرد کە پشتگیریمان لێ بکەن
بۆیە جێگەی دەستخۆشیە لە هەمووان و تەواوی پەرلەمانتاران لە کوتلە سونیەکان و کوتلە شیعەکان. ئەمە شتێک بڵێم کاک حەکیم کە ئەم نموزەزە جوانیەکەی لە چیایە من دڵخۆشیەکەم بەچی هەیە. ئێمە توانیمانە کۆمەڵی خەڵکی دڵسۆز لە سونە کە لە کاتی خۆیان بە هیچ شێوەیە لەسەر پرۆسەیەک نەیان نەتوانێمە لە چوارچێوەی پرۆژەیەکایەک بگرن، بەڵام ئێستا بە فەزلی خوای گەورەوە پاشان جوهودی ئەو کۆمەڵە خەڵکی کە لە پەرلەمان بوون و ئێمە سەرڕمەکەیان بووین، توانیمان سونە و شیعە بە هەموو پێکاتە بۆچوونەکانەوە کۆ بکەین لەسەر کۆبن لەسەر ئەوەی کە پرۆسەیەکی ئالەوە بێتە نموزەج و لێرەوە ئینطلاقی معارەزە بوو نەکرێت لە پەرلەمانی ئیتیحادیا و کە ئەبێتە ئەو نەواتەی کە جیلەکانی دوای خۆمان سەقامگیری عراقی لێبین. بەڵێ زۆر باشە، بەس سەبارەت بەوەی کە ڕەنگاندەی خەڵکێوە تۆمەتبار بکە کێوە لە یەکریزی کورتان لە بەغداد تێکداوە. ئەمە تێکدانی یەکریزی کورد نییە، ئەوەی کەوە کردتانە خۆتان هەڵبژاردووە لە دەرەوەی هەردوو هێزەکە کە ئەوان لە ناوخۆیاندا ڕێکەوتون لەسەر کاندیدێک. کورد یەکریز نەبووە تا ئێمەتێکی دەین، لە تاریخی کووردا یەکریز نەبووە تا ئێمەتێکی دەین. ئەوە ڕێکلامێکە بۆ ئەو بانگەشە دۆڕاوی کێن لە ڕاستیە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم من لەگەڵ هادی عامریا کەوتینە تەفاوز، دوایەوەی زۆر تەکلیفی کردوتی بە من نەوتراوە کە ئێوە بە یەک گروپ نابن، وتم هەر کەس بە تۆی وتووە کە کورد یەک پارچەیە، جۆرێک لە ناڕاستی لەگەڵا کردووی. وتی ئەوان پێیان وتوم ئێمە معزەمی زۆرینەی کوردمان لەگەڵا ئەو ئیتفاقیان کردووە. وتم من هێزێکی سیاسیم لە دوور لە نزیک پێم نەوتراوە، نەوەی دوێ هێزێکی سیاسیە لە دوور لە نزیک پێی نەوتراوە، یەکگرتووی ئیسلامی کاندیدی هەیە دیارە لە دوور لە نزیک پێی نەوتراوە. ئەگەر ئیتفاقێک هەبوو بێ دوور لە ئێمە کراوە بۆ ئێمە ملزەم نین لەوانە بپرسە کە ئەو ئیتفاقیان کردووە کە ئەو بەڵێنیان بە ئێوە داوە. بۆیە بە هیچ شێوەیە قابلی انسحاب نییە، قابلی پاشەکشە نییە ئەوەی من، چونکە بیدایەتی پرۆسەیەکی صحیحە و ئەگەر بەو تعبیرەوتم ئەگەر لە ناو پەرلەمانە مەقسەڵەیەکم بۆ دانێن و ملم لێ بکەنەوە پاشەکشە لەسەر مەکەم، بەڵام پاشەکشە لەو پرۆسەیە ناکەم. بەڵێ زۆر باشە، بەس ڕەنگە زۆرێک خەڵک تێبین لەسەرەوە بێت تا چەند مەسەلەن چەندین ساڵە پارتی و یەکێتی لە بەغداد بە ناوی یەکریزیەوە دەیانەی پۆستەکانین بۆ خۆن قۆڕەخکەن، تا چەند ئەمە لێدانێک لەوە بوو کە بە ناوی یەکریزیەوە دانەوێت پۆست وەربگرن و پاشان لایەنەکانی دیکە فەرامۆش بکەن. دەتانەوێت ئەم نەریتە تێک بشکێن کە یەکریزی کورد ئەو گوتارە یەکریزە بۆ مەبەستی حیزبی کە بەکارهاتووە لەمە دووە بەکارنێت؟ لە ڕاستیا و دوو هێزە سیاسیە ئەوەندەی بەغایان بۆ پۆست و امتیازات ویست و ئەوەندە بۆ بەدەزێنانی مافی کوردیان نەویستوە. لە واقعە ئەوە بە تەنها قسە بێ سەیری واقعەکە بکەن، هەست کەس ئەتوانێت خلافی ئەوە بسەلمێنە من پۆزیشی بۆ هێنمەوە لەو مادە لەو کێشانەی کە کورد هەیەی لەگەڵ بەغا کە کێشەی مادەی 140 بووە، لە کێشەی پێشمەرگەیە، لە کێشەی نەوتە، لە کێشەی داهات و داراییە، لە کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسیە کە تا ئێستا سەقامگیر نەبووە. ئەگەر هەر کام لەم کێشانە کە لە مادەی 140 و مادەی 105 و مادەی 106 دەستوریە و لە مادەی 111 و 112 دەستوریە جێبەجێ کراون، لە مادەی 121 باز لە پێشمەرگەیەکە، ئەگەر هەر کام لەم مادانە جێبەجێ کراوە ئەوە من ئامادەم سازش بکەم لەسەر ئەو بابەتە و دەوای پۆزیش بکەم لە ئەو دوو هێزە. بەڵام ئەم دوو هێزە لەسەر ئەم هەموو کێشانە نەیانتوانیەوە تا ئێستا یەکێک لەم کێشانە کە کورد لە ئەوجی قووەتیا بووە، کەواتە بەکارهێنانی هاوپەیمانی ئەو دوو هێزە سیاسی هەمیشە بۆ بەرژەوەندی بۆ ئەبوو. ئەلبەتە بە ئینسافم، چونکە من ئەو دوو هێزە جیاوازیان هەیە لە تەعاملکردن و لە ئاعترافکردن بە حەقایق، و لێرەش بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر ملزەم نەبوونایە بە ئیتفاق و ئەوە ڕێی جیاوازیان نەبوو و لە نزیکۆ من لەگەڵیان دانیشتوم جۆرێک لە تەفاهم هەیە لەسەر هەندێک بابەتی ئایندە. بەڵێ زۆر باشە، بەس سەبارەت بەوەی کە پێتانوانە بوو ئەم پرۆسەی کێوە ڕۆشتونەتە ناوی پرۆسەیەکی نابەرامبەر بوو بەوەی کەوە بە دوو کورسیەوە دەتانەوێت جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ خۆتان بێ و لایەنەکانی تر مەسەلەن بە کوتلەیەکی مەسەلەن بازەوەکەی کە 150 کەسی لە پشت ئەم پرۆسەیە بوون، ینی پرۆسەیەکی نابەرامبەری نەبوو ئەوەی کێوە ڕۆشتونەتە ناو پرۆسەیە. گرفتەکە لەوا بوو کە حەکیم ئێمە حیزبی سیاسین کە حیزبی سیاسی نەبێ هەڵوێستی سیاسی هەبێ، هەڵوێستی سیاسیش زۆر جان نابێت گوێ بداتە پێگەی ژمارەی کورسیەکانی، ئەبێ گوێ بداتە ئەسڵی ڕەوایەتی بابەتەکە، چونکە بابەتەکە تا چەند ڕەوا بێ
ئەوەندە زیاتر خەڵکت لێکەوە بێتەوە ئەگەر مقارنە بکەی لە بینی دەنگدانی یەکەم و دەنگدانی دووەمە دوای ئەوەی فشاری ئەقلیمی و نێودەوڵەتی و ناوخۆیی و حیزبی و تەرغیب و تەرهیب و ئەمانە هەموو بەکارهێنرا بەڵام لە کۆبنەوەی دووەمە ئێمە 8 دەنگمان زیاد کردبوو و ژمارەی مقاتعەکانی زیاد بوو یا بە شێوەیەکی واما بوو کە ئەڕۆمە ناو پەرلەمان وا هەست ئەەکەم لە چاوی پەرلەمانتارانە بینم کە لەوانەیە دەنگی پێ نەدابم بەڵام ئەزانم چەند هاودیدە لەگەڵما چەند حەزی لەو پرۆسەیە بوو کە جێبەجێمان کرد بۆ ئێمە ڕەچاویەوەمان نەکرد فعلەن کە دراسەمان نەکرد لە حیسی عەدەدیوە ئێمە وەکو دوو کورسی ئەو ئیتلافەش کە هەبوو ئیتلافێکی سادە نییە بۆ معلوماتە ئەو ئیتلافە نزیکەی 100,000 چەکداری هەیە کە ئەوەی عێراق و ئەوەی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لە ڕووی چەکداریوە لە ڕووی ئیمکاناتی مالیوە ئەگەر مقارنەی بکەی بە ئیمکاناتی کۆمەڵی ئیسلامی و ئیمکاناتی ئەحمەی حاجڕەشی 1 بۆ ملیۆنە بەڵام ڕەوایەتی قەزیە واکە لە ئەم پەرلەمانتارانەی کە وەک باسم کرد کۆمەڵە پەرلەمانتاری کورد بۆ پەرلەمانتارانی شیعە و سوننە لەگەڵ ڕەوایەتی قەزیەکە بن بۆیە فعلەن ئێمە لە ڕووی عەدەدیوە زۆر نابەرابەر بووین بەڵام لە ڕووی ڕەوایەتیوە قەزیەکەی ئێمە زۆر ڕەواتر بوو لە قەزیەکەیەوە زۆر باشە بەس ئەو پەیامەی کە بەڕێستان خاوەنی دوو کورسین سەراوی کە تەزویر کرابوو لە هەڵبژاردنەکەی پێشوو کە توانیتانە 53 دەنگ بەرز بێنن متمانەی 53 پەرلەمانتار ئەمە چیمان پێ دەڵێ لەبارەی پێگەی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنەکەی لە پەرلەمانی عێراقەوە ئەو دەنگدەرانەشی کە دەنگیان بێوەدا بووە ڕەنگە تەزویریان لێکرابێت چی تێدایە بۆ کۆمەڵ و بۆ دەنگدەرەکانی لە ڕاستیان من لە کاتی خۆکاندیدکردنەکە گروپێکمان هەیە لە ناو پەرلەمانتارەکانە کە سەرجەم پەرلەمانتاران ژمارەیەکی زۆریان لەو گروپن وەکو تەوزیحێک باسم لەوە کرد کە من یەکێکم لەو کەسانەی تەبان بەم قۆناغانە ڕۆژ کاندید بوونەکەی من لەگەڵ برایانی بەڕێزم فراکسیۆن چونکە ئێمە حەزەکەم ئەو تەوزیحە بدەم بڕیاری سیاسی لە پەرلەمان لە نێوان فراکسیۆنەکە یەکلایی ئەکرێتەوە چونکە ئێمە بڕیاری لامەرکەزیمان هەیە لە وەرگرتنی بڕیارە تەنها خطوطی عریضەمان لە هەرێم لایەن کۆمەڵی ئیسلامیەوە بۆ دێت کە کۆمەڵێک مەبادیە ئیتفاقمان لەسەر کردووە کە بریتە لە حورریەی سیاسی عەدالەت شەفافیەت مواتەنە ئینفتاح تا ڕەفاهی اقتصادی و پەروەردەی تەندروست لە ئەم مەبادیانە کۆمەڵێک خطوطی عریضەمان دیاری کردووە لەگەڵ مەکتەب سیاسیە کە بریتە لەوەی ئەم بابەتانە لە هەچکۆ بوون کۆمەڵی ئیسلامی لەوەیە بێت بۆیە بابەتەکە یەکەم جار لەگەڵ فراکسیۆن مناقەشە کرا دوای تەرحکرا لەناو مەکتەب سیاسیە دوای جەنابی ئەمیر مبارەکەی کرد اینجا جەستنەبزمان کرد جەستنەبز لە نامەم نرد بۆ هەندێک لە کوتلە شیعە و سونیەکان برادەرەکانم کە من نیازێکی وام هەیە استیجابەیەکی زۆر عەجایب بوو کە نامەکان نامەی تایبەتن ناکرێت بڵاویان کەمەوە مەرحەلەی کۆتایی قسمە گروپی پەرلەمانتارانەوە یعنی خەڵکی شیعە و سوننە هیچ ملزەم نییە لە کاتی انتخابات و ئەوانە هیچ ملزەم نییە بە شانوباڵی کەسە هەڵبا کە باسی نەزاهەت و عەدالەت و کەفاءەت بکە ئەو نامانەی کە لە دوای بڵاوکردنەوەی سیڤیەکەی من هاتبوو بۆ من تێگەیشتم کە پێگەی کۆمەڵی ئیسلامی و پێگەی نوێنەرەکەی کۆمەڵی ئیسلامی توانیوێتی ئەو بڵێنانەی بە خەڵکی دابی پارێزێ و ئەوەی کە باسەکرێت لە کەفاءەت حتا لەگەڵ برادرانی پارتی مناقەشەی کەفاءەتمان هەبوو وتم لە خۆم مەپرسن و لە خەڵکی غەیری خۆشتان مەپرسن بچن لە کادرەکان کادر بەناو دەوڵەتیەکانتان بپرسن بڵێن کەفاءەتی ئەحمەی حاجڕەشی بۆ ئیدارەدانی مەلەفی ئابووری بۆ ئیدارەدانی مەلەفی ئابووری بۆ مەلەفی حوکەمە ئەگەر نەیانوت سەدقات هەیە بەسەر هەندێک کادری ئەوە کە کاندیدیەکەن ئەوە تەبیعیە کە من بڵێن کەفاءەت نییە بۆیە لە ئێستادا پێگەی کۆمەڵی ئیسلامی بە دوو کورسی نانرخێنرێ دلیلیش لەسەر ئەوە ئەمڕۆ سەفارەتی ئەمریکی سەردانی کردوین و ئەویان پێڕاگەاندین کە ئەوان لە وردەکاری بابەتەکە ئاگادار بەس هاتوون بۆ ئیتمەعنان لەسەر سەلامەتی گیانی ئێمە کە لە نزیکەوە متابعە و مراقبەیە و قەزیەکەن چونکە
دوای ئەوەی دەنگۆی ئەوە بڵاوبوویەوە کە ژیانی من لە مەترسیدایە چونکە کۆمەڵێ فشار و تهدیدات و ئەوانە ڕوویدا ئەوە بەڵگەیە لەسەرەوەی ئەمریکا دێتە ناو پەرلەمان و لە ناو پەرلەمانە کورتەی کۆمەڵی ئیسلامی هەڵەبژێرێکە تیاکۆ بێتەوە. زۆر باشە بەڵام ئەو فشارانە چی بوون کە ینی مەترسیە بوو لە سەرژانیشتان سەرڕایەوە ئێوەش کۆڵتان نەدا مەسلەی پارە و ئیمتیازاتی شەبوو کە بیخەنە بەردەمی ئێوە لە بەرامبەر ئەو پاشەکشەیە کە بیکەن لە کاندید بوونتان؟ هەموو جۆرە فشارەکان هەبوو، فشاری ئەقلیمی هەبوو، فشاری تەرهیبی هەبوو، فشاری ینی بە شێوەیەکی ینی ئاشکرا بە پیان وتین بە ماوسە سەلیمیان وت کە ئەوە جێگەی قبول نییە لەوە قبول ناکەن. زۆر بە بێباکانە وتمان ئێمە تازە دەستمان پێ نەکردووە تاوەکو پاشەکشە بکەین لە زووە فشارانە هەیە خۆتان سەرپشک بن لەوەی چ جۆرە چەکێک بەکارێنن اینجا چەکی هەر جۆرە چەکێکە چەکی مادیە چەکی مانەویە بێمنەتین لە هەموو فشارێکیەوە. فشارەکانی بەڵێ هەرێمی کوردستان هەبوو، فشاری دەرەوە هەبوو، فشاری ناوهێزە عێراقیەکان هەبوو. لە ڕاستیە کەسێکی وەکو عادل عامری لە عێراقا بڕوا ناکەم کەسێک هەبێ لە قسەی دەرچێ فترەیەکی زۆر تەکلیفی کردکەوە سەحب بکەی لە بەرژەوەندی خۆتانە وتمەوە پرۆسەیەکی سیاسیە و من وعدم داوە بە کۆمەڵی خەڵک کە هاتوومەتە ناو پرۆسەکە تەمان مەجموعەی پەرلەمانتاری شیعە و سوننەم بینی وتیان وستاد ئێمە ئامادەین دەنگت بینێ چونکە یەقینمان هەیە لە کەفاءەت و نەزاهەتی جەنابەت. بەڵام ئەم قەزەیەکی قورسە تۆ چیتە ناو پرۆسەیەکی سیاسی بەرامبەر بە 200 کورسی ئامادەی لەژێر هیچ پاساوێکە پاشەکشە بکەیت. وتم دڵنیابن لەوەی کەەوە ئەوە ئەحمەی حاجڕەشی نییە پاشەکشە بکە، ئەوە کۆمەڵی ئیسلامی نییە کە بڕیاریدا لەسەر قەزەیەک و هاوڕێکەکەی بەجێبێڵێ دەنگدەرەکەی بەجێبێڵێ تا ئەو ئەندازەیە گە سەری خۆشی لە پێناوە داناوە دڵنیابن لەوەی بۆیە فشارەکان بە هەموو شێوەیەک هەبوون و ئیغراعاتی مالیش هەبوو. بەڵام ئیغراعاتی مالی بۆ ئێمە ئەوە نییە کە چونکە من کابرایەکم زۆربەی بینەرانم ناسن کە کوڕی کێم و لە چ بنەماڵەیەک و ئیمکاناتی مادیژەوەیە کە ئینسان شتێکە بێ لە بەریکە شتێکە بێ بیخوا غەیری ئەوە بڕوان ناکەم هیچ لە پێگەی ئینسان گۆڕێت چونکە مەسایلی مادی ئینسان ناباتە پێشەوە هەر بۆ بینەرانی بەڕێز تا ئەمڕۆ لە کاتی گەڕانەوەم لە پەرلەمان لەو کاتا زۆربەی پەرلەمانتاران هاتبوونە دەرەوە تاوان سارەی ئاخر مۆدێل هەیە لەو مەنتیقا سارەکەی ئێمەش سارەیەکی بسکۆلە بوو تاوانی خۆشمان نەبوو حیمایەکەمان بوو تەنابای لێم پرسی وتمەم سارە بای چەنەوتی ئوستاد تەنابای 50 وەرەقەیە بۆیە ماڵ و دارای ئینسان گەورە ناکات بەو ئەندازەی هەڵوێست گەورەیەەکە. بەڵێ زۆر باش بەس تەبارەت بە شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکەش لە ناو پەرلەمان هەندێک سەرچاو باز لەوە دەکەن کە سانسۆری زۆر هەبووە لەسەر پەرلەمانتاران بۆی دەنگ بە ڕێستان نەدەن. سانسۆرە بووە لەسەر پەرلەمانتاران؟ تەبەن ڕۆژی خوری یەکەم تەوقعیەوەیان نەیە کرد ئێمە بتوانینەوە لە سەڵت کۆکەینەوە توانیمان 45 سەڵت کۆکەینەوە بۆ جەولەی دوام شەوی ڕابردوو چوونەتە لای بەرپرسی ئەو کوتلەکان یەک بە یەک ئەویش مۆبایلەکەی خستۆتە سەر سپیکەر بۆیان یەک بە یەک پەیوەندی کردو بە ئەندامەکانی خۆیانەوە کامان دامی خۆیان بۆی باسکردم کوتلەی بەرامبەر بۆیە ماوەسا سەلیمی باسکرد بوو یەکی یەک پەیوەندیان پێوە کردوون عهد و وعدیان لێ وەرگرتوون و بۆ ئەمڕۆیش کە قسەمان لەگەڵاکردن ئەیانود وەڵڵا التزامێکی ئەخلاقی یا التزامێکی حزبی ئەم دوانەمان بۆ دروست بووە لە ڕووی ئەخلاقێکەوە بێ دەنگ بین بە ئەحمەی حاجڕەشید بەڵام لە ڕووی التزامە حزبەکەوە ئێمە عهد و وعدێکمان داوە کە بێ التزامە حزبەکە جێبەجێ بکەین جگەر لەمە کامێرە مۆبایل بەکارهێنرا بۆ ڕسمگرتن لەمە خەتەرناکتر کە دوایەوەی من هەڵسام لە پەرلەمانە نقطە نیزامم گرت کە ئەوە مخالفەی دەستورە کە سێ ئەندامی فراکسیۆنەکەی بەرامبەر چووبوون لە تەنیش سنووقەکەەوە سابوون سەیری دەستی ئەندامانیانە کرد بۆ ئەوەی بزان دەنگدەن دوایەوەی تەدەخلم کردین جاوەیان لابر بەڵام هەر چەند کەسێکیان دانابوو لەگەڵ نوێنەرەکان یەک یەگەڕۆی تا لەو سەر دەرەس و چاوی لێبوو ناوی کاندیدەکەی وانە نووسی اینجا وازیان هێنا بەو شێوەش دەنگەکان ئێمە هەش دەنگ زیادی کرد
تەنها جیاوازیەکە ئەوە بوو ئەو کاتەی کە جەولەی یەکەم کرا ژمارەی پەرلەمانتاران بەقەدەر ئەوەی ئەمڕۆ نەبوو بۆیە تەنها ئەو زیادەیان کرد کە پەرلەمانتارانی تازایان هێنا ناو کۆبوونەوەکە ئەگینا لە ڕووی ئەوەی دوێنەوە ئەوانەی کە دوێنێ بەشداریان کردبوو 8 ئەندام پەرلەمان ڕێیان گۆڕی بوو بە ئاراستەی ئەو پرۆسە سیاسی کە من و هاوڕێکانم قیادەمان کرد. بەڵێ زۆر باش بزمام سەبارەت بە دەستکەوت تەمادیەکان ئەوانەی کە بەڵێنیان بەیەوەدا بەرەپارێکی زۆر بوو لە بەرامبەر پاشەکشێتان؟ وڵی خۆی من لەبەرەوەی نەچوومە تەفسیلات چونکە بابەتەکە ئەوەی نەهێنا کە باز لە بابەتی وا بکەم چونکە من ئەناسن ئەمڕۆ یەکێک لە ئەندام پەرلەمانەکان بۆی گەڕامەوە ئەوانەی کە هاوڕێمان بوون وتی یەکێک لەو ئەندام پەرلەمانانەی کەوا لە لیستێکی گەورەیە لە لیستەکان کە باسی تۆی کردووە چاوی پڕ بۆ لە ئاو و توێتی زەختێکی حیزبیم لەسەر بووە ئەگینا ئەو پیاوە 4 ساڵە لەگەڵیمی لە لیژنەی مالی من ئەزانم چ معدەنێکە و من ئەزانم چ کەفاعەتێکە و من ئەزانم چ خۆش نییە من ئەو وەسفانە بکەم بۆیە پێویستم بەوە نەبوو بە دوای ئەوە بگەڕێم چەنە دەن و چۆنە دەن چیە دەن من ئەوەی کەوا بەدەستمیان هێناوە بە ملیۆنان دۆلار نایگۆڕمەوە و بە تەواوی جاه و سیارە و این نایگۆڕمەوە چونکە لله الفضل والمنة من کوڕی پیاوێ لە شەکاوەندەی حکومات بۆ بەجێهێشتن پێویستم بەڵی دنیا نییە. بەڵێ سپاس دەکەم مامۆستا ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دێمە و لای بەرز بزانم کاندیدتان دەبێت بۆ پۆستەکانی دیکەش سپاس دەکەین دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان بەڵێ بینێرانی بەرز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان. مامۆستا ئەحمەد سەبارەت پێش ناوبڕەکە پرسیاریەوەم کرد ئەمە هەر یەکەم جارەکەیەوە کاندیدتان دەبێت بۆ پۆستەکان یاخود بۆ نمونە پۆستی سەرۆکۆمارێ پۆستی وەزیر هەیە دواتریش کاندیدتان دەبێت بۆ ئەم پۆستانە؟ سەبارەت بە پۆستەکانی دیکە لە سەرۆکۆمارەوە هەتاوەکو پلەی وەزیر و کۆمەڵی پۆستی دیکە هەیە لە ناو پەرلەمانە وەکو سەرۆکی لیژنەکان، جێگرەکان، بڕیاردەرەکان ئەوانە بە دڵنیاییەوە بەتابەتی پۆستی لیژنەکان لەگەڵ ئەو لیژنانە بین چونکە ئێمە گروپێکین بەیەکەوە ئەو گروپە داکۆکیەکەین و بە منافەسەی هەموو هێزەکانی دیکەکەین جا ئەکەوێتە سەرەوەی ئێمە چەند ئەندام پەرلەمانە بین لە گروپەکانە ئەتوانین چەندێک کۆکەینەوە چکە لە لیژنەکانە پێویستی بەوایە لەگەڵ ئەوە ئەندام پەرلەمانە شیعە و سوننە کە عەرەبن یاخود تورکمانن چونکە
بۆ معلوماتی بەڕێستان من تەنها شیعە و سونە وەکو قەومیەتی عەرەبی و وەکو کورد خەڵکێک لە مەسیحیەکان کریستیانەکان کە جێگەی دڵخۆشیە کە بتوانین خەڵکێک کە مەسیحی بێت دەنگمان پێ بدا و خەڵکی تورکمان دەنگمان پێ بدا کە ئەوە گەورەترین سەروەریە ئێمە توانیمانە ئەو نموزەجە جوانەی عراق کۆکەینەوە بە هەموو پێگاتەکانیەوە بە نسبەت پۆستی سەرۆکۆمارەوە لە دیراسی بابەتەکان بزانین ئایا کورد بە یەک پۆست دابەزێ یا بە چەند پۆستێک ئەمەژەوێ ئەبێ ئەم تەجروبەی ئێستا دووبارە نەکەنەوە کۆمەڵی ئیسلامی و هێزەکانی دیکە بە هەند وەرگرن قسەیان لەگەڵ بکرێت ئەگەر چوار لایەنەکە بە یەک با بڵێن تەقدیمی و قەزیان کرد ئەوە دیسان لە چوارچێوەی چوار لایەنەکە چکێمە تا ئێستا ملزەمین یا ملتەزیمە بین بە قەراراتی ئەو چوار فراکسیۆنەوە ئەگەر لە حاڵەتێکە ئامەشیان جێبەجێ نەبوو ئەوە کۆمەڵی ئیسلامی فعلەن دیراسی بابەتەکەیەکە و ئامادەین کۆمەڵی ئیسلامی تەکلیفمان لێ بکە ئەلبەتە من نا برای بەڕێزم مامۆستا سەلیممان هەیە کە پیاوێکی مەقبول و ئەوەیە لە ناو پەرلەمانە هەمووان دەیناسن و شایانی ئەوەیە کە هەر پۆستێکی بدرێتێ بۆیە کاندیدمانە بێ دیسان بە دوو کورسیەکەەوە منافەسەی ئەو ئیتفاقاتە سیاسیەکەین جا ئێمە کە منافەسە بەڵێ مامۆستا بۆ سەرۆکۆمار کاندیدتان دەبێت سەوگەری ئەوە ناکەین کە ئەمە دەرچوین بەڵام منافەسەکارە بۆ سەرۆکۆمار کاندیدتان دەبێت یعنی دیراسی قەزەکەیەکەین ئەگەر کۆمەڵی ئیسلامی پێشنیاری ئەوە بکە کە کاندیدی هەبێ پێمان بڵێن ئێمە ئامادەین وەکو دووەندام پەرلەمانە بەڵێ پێمان باشە کە کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی هەبێ و حیزبی سیاسی بێ هەڵوێست ناکرێت ناوی بنێ حیزب بۆیە ئەمانەوەی هەڵوێستمان هەبێ و بۆ سەرجەم پۆستەکانی حکوومەتی اتحادی خۆمان کاندیدە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا گرافیکێکی کورتمان هەیە لە سەر کاردانەوەی خەڵک لەسەر کاندیدبوونی بەڕێستان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان گرافیکی کورتە دەگەڕین وڵاتان فەرموون بینەرانی بەڕێز با گرافیکێک بەیەکەوە ببینین.
بەڵە جارێکی سڵاوتان لێبێت ماوەس ئەحمەد کاتمان کەم ماوە سەبارەت بە ئەگەر قسێک کتێبێت لە سەرم کارداناوانە پاشان سەبارەت بە دەستەی سەرۆکایەتی ئەم دەستەی کە سەرۆکایەتی هەڵبژێردراوە پێ دوای دەتوانێت بە کارەکانی ڕاپەڕێنێت دەستەیەکی لاواز نییە بە کورتی بێ سپاس دەکەین کاتمان کەماوە. پەیامم بۆ ئەو براو خوشکە بە ڕێزانە کە هەندێکیان لە نزیکەوە ناسم و هەندێکیان لە ڕێگەی وێنەکانیانەوە دەست و خامەیان خۆش بێت چاویان ماچەکەم زۆر لیان مەمنونم. من کاتێک کەوتم دەبمە نوێنەریەوە بەڕاستیم بوو دەبمە نوێنەر چونکە نوێنەر دەبێ هەڵوێستی هەبێ و ئەوەی توانیمە هەڵوێستێکی سادە و ساکار بووە ئەبێ پەرلەمانتارەوەی لێ چاوەڕێ بکرێ بۆیە زۆر سپاسانەکەم. تەشجیع و نووسینیەوە زیاتر سوور مەگا لەسەر ئەو ئاراستەی کە لەسەریمی و مەمنونی هەموو لایەکەم کە ئامۆژگاریم بکەن چونکە ئامۆژگاریەوە بۆ من گەورەترین ئەزمونم پێبەخشێ. سەبارەت بە من کێشم لەگەڵ هێزە سیاسیەکان نییە خودی خۆیان لەگەڵ نوێنەرەکە وەکو بەڕێز ماوسە بەشیر حەداد و چ لەگەڵ هێزە سیاسی کە ئەو کاندیدەیە کە بریتە لە پارتی دیموکراتی کوردستان من زۆر بە ڕاشکاوی لە چوومەتە سەر ئەو مێزەی کە ئەوان لێی دانیشن وتم ئەگەر نەتان ناسیوم بمناسن کاوە ئەحمەدی حاجی ڕەشیدە 4 ساڵمان لە بەردەمایە بۆ منافەسەی ئەم هێزە سیاسیانە اینجا منافەسەکان چەند بە جوانی بکەین ئەوەندە پرۆسەکە جوانیەکە. وتم من خۆم بۆ خۆم سیاسەتێکی مەرینم هەیە قەت حەزم لە سیاسەتی تەشهیر و تەوهین و ناشرینکردن نییە سیاست وەکو پرەنسیپەکانی خۆی بەکارێنم لە هەر کوێ کاندیدتان هەبێ منافستان هەبێت لە هەر کوێ تەڕحتان هەبێت تەڕحی بەرامبەرمە بێ بۆیە سیاست ئەمەوە دیوە جوانەکەی پیشانی خەڵکی بدەم چکە لە ڕاستیە ئەو سیاسیانەی ئەو هێزە سیاسیانە سیاستیان ناشرین کردووە لە کاتێکە خودی سیاستکردن فەنی هونەری بەڕێوەبرنەکە خۆی بەڵێ کاتمان ناو زۆر بە کورتی پێدوایە کە پارتیوێکتی لە 15 ساڵی چیان نەکردووە ئەمجارە لە پەرلەمان و لە حکومەت شتێک بۆ کورت بکەن زۆر بە کورتی بێ سپاس دەکەن کاتمانەوە ئەو مطلقیە زۆر باش نییە کاک حەکیم بەڵام نەیانتوانیوە دەرەنجامی گونجاویان هەبێ بەڵام دڵنیام لەوەی کە ناتوانن لەو دەرەنجامانەی لەوە پێش بەدەستیان هێناوە لە ئێستادا بەدەستی بێنن و ئەمڕۆ بە هێزە سیاسەکان و بە پارتی وتم سەیری ئەوە مەکەن کە ئێستا من خلافم لەگەڵتان هەیە لەسەر ئەم پۆستە هەڵوێست ئەبێ کاڵوێستی نەتەوەیە ئەو وەختە ئەحمەدی حاجی ڕەشید دەبینن ناچار ئەبن دوایکەون. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ماوەس ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لە بەغدادەوە لەگەڵ مامی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ. باسی بەڕێز.